والله كشيكم كيبتن کێتان بەشدارە ها کێ بەشدارە لە تاقیکردنەوەکە والله من نازم ئەو کچەم هاوتی دایە بچین بۆ ئەو شوێنە وتم مەرەوەلا بۆ خۆشی پێم بۆ خۆش و خۆش و لەنا ئەم کۆڕ و کۆمەڵا و خوا ڕەحم بە گشتی بکە و خوا ئیمانمان پێ بدا و ئەم خەڵکە ئەبینی ئاوا بە جۆش کوڕەشۆ ئەرە والله ئەم خەسەیە بینم ئەڵێم خوایە ڕەحم بە گشتی بکەی گشتی ڕەحمی پێ بکە خوایە گشتی درە بۆ ئەمرە و حەجەکەی خوایە چی باشەوەمان بکە بە خاتری پێغەمبەر سەلام عەلەیه امتحانەکە و کرد امتحانم نەکردە نازانم بۆ ئەی نازانم ئەمە یەک بێن بۆ ناو ئەم کۆڕ و کۆمەڵە بۆ ساڵانی ئایندە بەشداریەکەی لە تاقیکردنەوەکە والله ئیتر نازانم دنیا خۆی زانێ ئەمێنم یامان برم وانە تەمەنە چەنە پەنجام مالی پەنجای ئەرە والله ئیتر پەنا بەخوا و قورئانی عەزیز خوا ڕەحم خۆشی بەم خەڵکە ئاوا ئەیبینی لە ئەرە والله پێ خۆشحاڵم ئەرە والله پێ خۆشحاڵم قەت شتی وام نەدیە ئاوا کۆڕ و کۆمەڵ و بۆ هینی خواگیان هاتووە گشتی هاتووە زەینی ڕووبێ هاتووە قورئان فێر بێ وانە هاتووە گشتی هین وەربێ بچێ بۆ ئەمرە و باشە تۆ ئەمڕۆ بەچی بەشدار بی لە تاقیکردنەوەکە هەر بۆ خۆشی دانیشتم سەڵاتمە لە بەیانی و هاتووم سەڵاواتە دەم و لا ئیلاهە ئیلەڵڵا کەم و ئەستەغفیرەڵڵا کەم و ئەلحەمدولیللا کەم ئیتر چی بێ خوا و پێغەمبەر گشتان بێمزەڕەت کە و بە دڵی خۆش بڕۆنەوە و خوا ڕەحممان پێ بکە خوا ئیمانمان قایم کە بە خاتری ئیسمی عەزەم